هەناردەی نەوتی کوردستان لە 25 سی 2023 ڕاگیراوە. وەزیری نەوتی عێراقیش ڕایگەیاندووە لیژنەیەکی هونەری و لیژنەیەکی یاساییان پێکهێناوە بە ئامانجی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیا. ئەپیکۆریش پێشوازی لە دروستکردنی ئەو لیژنەیە ئاکات. ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز مایلز کاگەنز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان. ئەپیکۆر سڵاوتان لەبێت تۆم، کاتتان باش. تا ئەم ساتە ئێوە ئاگادار نەکراونەتەوە یاخود بانگێش نەکراون بۆ کۆبنەوەی ئەو لیژنەی کە وەزیری نەوتی عێراق باسی دەکات؟ وەرە باش، ئێمە هیچ جۆرە بانگێشتێکی فەرمیمان پێ نەگەیشتووە بۆ ئەو کۆبوونەوەی لە نێوان ئەو دوو لیژنەیە هەیە. بەڵام ئەندامان کۆمپانیا ئەندامەکانی ئەپیکور کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان زۆر بە پەرۆشن و دەیانەوێت کە بەشداری ئەو کۆبوونەوە بن لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق لە بەغدا. ئەگەر ئێوە بەشدار بن دەتوانن چ ڕۆڵێ بژێڕن لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان؟ ئێستا ئێمە گرێبەستمان هەیە کە واژۆ کراون لە نێوان کۆمپانیا نێودەوڵەتەکانی بواری نەوت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر هەر گۆڕانکاریەک لەو گرێبەستانەدا بکرێت دەبێ هەمووان لەسەر مێز ئامادە بن و پێداچینەوەی پێدا بکەن هەر جۆرە گۆڕانکاریەک بکرێت. بۆیە کۆمپانیا نێودەوڵەتەکانی بواری نەوت و ئەندامانی ئەپیکور ئامادەن بەشدار بن لەو گفتوگۆیانە و هەر ڕێککەوتنێکی نوێ بکرێ و پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا نێودەوڵەتەکانی بواری نەوت هەیە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق. کەوا بێتە ڕێککەوتنێک لە نێوان ئەو دوو لیژنەیە بکرێت یاخود لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت بەبێ ئامادەبوونی ئێوە دەرەنجامی نابێت؟ زۆر ڕاستە. کۆمپانیا نێودەوڵەتیەکانی بواری نەوت دەبێ بەشدار بن. من هەندێک وردەکاری بخەمەڕ و ئێمە گوێمان لێ بووە کە ڕاگەیەندراوێک بڵاو کراوەتەوە لە بەغدا دەڵێ لە ماوەی 3 ڕۆژان نەوت دەست پێکاتەوە. دەڵێ نەوت زۆر بە خێرایی لە ماوەیەکی نزیکە دەست پێ دەکاتەوە. ئێمە زۆر گەشتبێنین بەمە. ئەپیکور پێشوازی لەمە دەکا، بەڵام دەزانین کارێکی زۆر گرنگ هەیە دەبێت پێشەوە بکرێ. کاتێک کە ئێمە دەستمان کرد بەوەی کە بینیمان بەڵگەنامە هەیە، پرۆپۆزەڵی نووسراو هەیە، ئەو کاتە ئێمە دەزانین کە نزیک بووینەتەوە لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیاوە. بەڵێ ئێوە کاتانەوێت بەشدار بن لە کۆبنەوەکانی ئەو دوو لیژنەی کە پێکهێنراوە، مەبەستان لە گرێبەستەکان، مەبەستان لە نرخی بەرەمهێنانی نەوتە، ئایا ئێوە پێتان ئاساییە نرخی کەم بکرێتەوە یاخود دەستکاری بکرێت، دەستکاری نەکرێت؟ ئەوەی کە گرنگە ئێمە لە ڕاستیدا لە کۆبوونەوەکاندا بین، ئەوە گرنگە نازانین چ پرۆپۆزەڵ و پێشنیازێک گێتە سەر مێز لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی نەوت لە بەغدا. دەبوو ئەم کۆبوونەوەی زۆر پێشتر بکرایە، چەند مانگەی لەمەوە پێشتر بکرایە، بەڵام ئێمە پێمان وایە کە سەرۆک وەزیران سوودانی و سەردانەکەی بۆ واشنگتن دیسی هاندانێک بوو بۆ حکوومەتەکەی بۆی کە دەست پێ بکە و هەنگاوی ڕژد بنێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی هەناردەکە لە بۆری نەوتی عێراق تورکیا هەیە. ئەگەر لە کۆبنەوەکاندا ئێوە بەشدار بوون، داوا کرا کە نرخی بەرەمهێنانی نەوت کەم بکرێتەوە. باوەکو بڵین وەکو نمونەیەک نرخی هەر بەرمیلێک نەوت ئێستا تێچووی چەندە؟ بۆ نمونە بڵێن با $3 $2 دۆلارێک کەم بکرێتەوە، بۆ چوونیەوە چیە بێت؟ ئێستا ئەندامانی ئەپیکۆر و کۆمپانیاکان ئێستا نەوتەی دەری دێنن دەیفرۆشنەوە بە پاڵەوگە ناوخۆیەکان و هەناردەی نەوت دەبێ و دەرهێنانی دەبێ گونجاو بێ. ئێمە ئامادەین دەست بە هەناردە بکەینەوە و ئەو داهاتەی کە بۆ کۆمپانیەکانمان دێت و بە دڵنیاییەوە بەشێکی زۆری بۆ هەموو خەڵکی عێراقا، بۆ لە هەر لە بەرهەمهێنانەوە هەتا هەناردەکردنی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و عێراقا.
بەڕێز مایڵز مەبەستەکەی من ئەوەیە ئێوەکو کۆمپانیاکانی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئامادەن نرخی بەرهەمهێنان کەم بکەنەوە تێچووی بەرهەمهێنان کەم بکەنەوە یاخودنا؟ من زۆر باش لە پرسیارەکە تێگەم زۆر باش تێگەم بەڵام من نامەوێ پێش وەختە وەڵامێک بدەمەوە کە پێش گفتوگۆکان و کۆبوونەوەکان بکەوم کە بڕیار لە نێوان ئەو دوو وەزارەتە بەڕێوە بچێ. من هیچی دیکەم پێ نییە، من عسای سحریم پێ نییە، من ناتوانم پێشبینی داهاتوو بکەم، نازانم لەسەر چی ڕێەکەون، بەڵام تەنها دەمەوێت جەخت لەوە بکەمەوە و بڵێم کە ئاپیکۆر ئەندامانی ئەپیکۆر ئامادەن بەشداری ئەو کۆبوونەوانە بن وێمە دەمانەوێ پرۆپۆزەڵ و پێشنیازەکان لەسەر وەرەقە بنووسێنەوە ئەو کاتە توانین بڕیان. سەردانی ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆک کۆماری تورکیا بۆ بەغدا و هەولێر هیچ هەنگاوێکی بەرەو پێش برد بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت؟ ڕۆڵی تورکیا ئەگەر باسی بۆری نەوت بکەین گرنگە. ئێمە لە بیرمانەکە 2023 کاتێک کە ڕاگیرا لە ڕێگەی ئەو بۆری نەوتەوە هۆکاری ئەو بڕیارەکەی ناو بژیوانی بوو لە نێوان ئەنقەرە و بەغدا و سەرۆک ئەردۆغان و تیمەکەشی زۆر بە پەرۆشن بۆی کەم هەناردەی دەست پێ بکاتەوە. تورکیا هەموو ڕۆژێ کاتێک کە ئەم بۆری ئەم نەوتە ڕاگیراوە سزایەک ئەخاتە سەر بەغدا کە 800,000 دۆلاری ڕۆژانەیە دەبێ عێراق بیدا. بۆیە بەغا باش تەیەگا کە ڕۆژانە 800,000 زەرەرە 800,000 دۆلاری زەرەرە. بۆیە بەغداش دەیەوێت کە کار بکە هەنگاوی ئێرێنی بنێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیەوە جارێکی دیکە نەوت هەنادەی نەوت دەست پێ بکاتەوە. بەڵێ کەوا بێت ئەو زیانەی باسەکرێت کە حکوومەتی عێراق بەریەکەوێت کە لە 25 سێ بێت نەوتی یاریمی کوردستان ڕاگیراوە تا ئێستا 15 ملیار و 580 میلیۆن دلار زیانی بەرکەوتووە. ئەمە ئەو پارێشی تێدایە کە تورکیا وەکو سزای خاتە سەر عێراق؟ ئەو 15 ملیارە با بڵێن زیانی گشتیە کە لە بازاڕی وزەی جیهان کەوتووە. ئەتە بازاری نەوت ئێستا هەر تقریبا 90 دلارە بۆ بەرمیلێک هەر ڕۆژێک کە با بڵێن هەرێمی کوردستان 450,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیاوە. سیرکە بزانە ئەمە هەموو کۆکەوە ئەکاتە 15 ملیار و ئەوەندە دۆلار زیان. سەرۆک وەزیران سوودانی وتوێتی کە ئێمە ئەمانەوێ ڕۆژانە 6 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم بهێنین. بۆیە گرنگە بۆ هەرێمی کوردستانیش گرنگە کە ئەم بەرهەمە و ئەم هەناردەی خۆی زیاتر بکە بۆی کە عێراقیش بتوانێت ئەو قسەی خۆی بەدی بهێنێ و بگاتە ئەو 6 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە کە سەرۆک وەزیران سوودانی ئەو 450,000 بەرمیل نەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیاوە هەناردە کراوە بۆ بازاڕی وزەی جیهان تا چەند پێویست و گرنگ بوو؟ ئەو 450,000 بەرمیل نەوتی ڕۆژانە یەکسانە بە 0.4 با بڵێن نەوتی جیهان لە هەموو جیهان. ئەمە ڕێژەیە ئەوەی کە لە با بڵێن بەندەری جەیهانەوە دەڕوا ڕێگەیەکی دیکەی بۆی کە عێراق نەوتی خۆی بگەێنێتە جیهان بازاڕەکانی جیهان. ئێستا دەبینین کە زنجیرەی گواستنەوە بەهۆی کێشە ئەمنیەکانەوە لە دەریای سوور کێشەی تێکەوتووە، هەندێک جار بەهۆی کارەساتی با بڵێ سروشتیە وەکو بوومەلەرزەکە ڕووەدا نەوت ڕائەگرێ. بۆیە هەندێک جاریش زریان و لافاو هەیە کە هیوا ئەخوازم لێرەوە هەمووتان سەلامەت بن ئەمەش کێشە دروستەکە. بۆیە گرنگە بۆ عێراق کە چەند ناوچەیەکی دیاریکراوی هەبێت زیاد لە ناوچەیەکی بێ بۆ هەناردەی نەوت. بەڵێ بەڕێز مایلز کاکەینز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان لە نیویۆرکۆ لەگەڵماندا بووی. سپاس بۆ کاتەی بێمەتاندا. Sir Shahil Hafiz.